مەلا مەزهەری شاتە سەرێ مەلا مەزەری شاتە سەرێ وەڵا مەلا مەزهەری شندێک باز دەکەین ئەو مۆزوعە چ بوو دوێنێ بەڕێزان بەیان زۆر سەرێشەم توش دەکرێ مزایقەم زۆر دەکەن بە پارتی وێچێتی بە تایبەتی پارتی زیاتر هاوڕێ دوو مەلا مەزهەر خوراسانی تا ئەنا من دوێنێ پێشترێش دوو جاری کە تەلەفۆنم لۆ کردیا دوێنە سێم جارە هەر بە سەرێئی باسەکەم لەبەرەوەی دەنگەکەی بڵاو کردەوە دەنگێکی بڵاو کردەوە 12 دقیقە قسەمان کردیە بڕوا بکەن بە بەڵگەوە بەس هەمووی شەڕە جوێن بوو بۆ ئەوەی بڕوا بکەن ئەوە تا 12 دقیقە قسەمان کردیە هەموو ئەوانەیەوە ئیگۆر واتە دوێنێ 12 دقیقە قسەمان کردیە دوای ئەوە لۆم نووسێت مەلا مەزەر ئەگە بە ئەدەبەوە هاوڕێیان من هیچ دیدارەکەم هەمووتان دەزان 500-600 دیدارم کردیان هەندە دیدارم بڵاو نەکردەوە کە زانیتم خەبەرشیان دایتە من درۆیە ئێکاکە بۆ بڵاوکەمەوە درۆیە خەبەرێک لەسەر مەسئوولەک لەسەر کەسێک درۆ بووە یعنی کابرا نەکەتە ناو میدیای خەبەرێک بە منیان گوتی ئەوەی کوشتێ کابرا بە بەڵگە لە بۆ منی بڵاو نەکردەوە بەڵام تحەدا دەکەم یەک دیبەیتم بڵاو نەکردەوە وەخت خۆی لە بۆ مەلا مەزەرم کرد دەنگەکە بەشش تەزیل نەکرا بۆ خۆ تازان هەموو کەس تووشێ و تەکنیکە دەبی بەهەرحاڵ دوای ئەوە ئەحسان مەلا ئەمین ئەو کاک ئەحسان مەلا ئەمینەوە من ناوی دەدەم لەگەرم بوو تەلەفۆنمان کردەوە لۆ مەلا مەزهەری کوڕەکەی هەری گرت بڕوان پێ ئەحسان مەلامی کوڕی مەلا ئەمینی چەمچەماڵی خۆ مەشهورە بڕۆ لێی بپرسن لە ماڵەوی تەلەفۆنمان بە کورت کوڕەکەی هەری گرت گوتی چی گوتم قادر نادرم بە بابی گوت یەکسەر گوتی بابم دەرێ پێ برێ لە مارێ نیمە ئەوەندە ترسنۆک بوو وە مناڵی بەو کچکەیە فێرە درۆ کرد ئەوە کاک ئەحسان ئەمین لەگەڵم بوو تێر پێکەنین ئەحسان گۆی دەنگەکەی بڵاو مەکەوە مناڵە جوان نییە تێکی مەشێنە یعنی ئەوە مەلا یەک لەو نوقتانە دوو جارەش کەش تەلەفۆنم کرد هاوڕێیان هەزار قسەمان بێ گوتیە ئەنی بەجددیمە قسە دەکە کاکە زۆر مستەفزە جوێن دەدا جوێنی ئاز نزم دەدا ئێ باشە جارێک توش بە شەری یعنی ئێ باش ئەمە چ بێم جوێندانێک بڵاوکەمەوە دوێنێ ژویستم قسەی لەگەڵ بکەم کاکە یەکسەر دەرێ قاتڕ نادەڕ یعنی ئیستفزاز بریندارکار و بۆ ئەوەی پرسیاری لێ نەکەم ئیستفزازی زۆر کردە چۆ ئەولای ئەولای ئەمن دەمیست پێ بڵێم ینی کاکە ئەتۆی ئەو هەڵوێستانەی ئەتوو هەیت خۆستاوە دیتتان لە بوار قسەیان لەگە کردیە بزانە ئەحمەد شەرعی ژوادی فعلا دژی گەلی کوردەبی ناپاچی وا دەبیتن کاکە من ئێستا هەندە زانیاریتان پێ بڵێم مەلا مەزهەر لە گەنجی خەڵکی دەربەندی خانە هەر بە سەرێکی پێتان دەڵێم و ئەو دەقەچی چۆ بڵاو کردەوە دەبینن کو قسە دەکا بەهەرحاڵ بە سەرێکی بڵێم مەلا مەزهەر کە گەنج بووە لە دەربەندی خان بڕۆ بپرسن یەکێک لە شەلاتی و ئەوەکانی دەربەندی خان بووە ئەوانە بووە چەق و دەف و نوکتەیان پێدەژێڕا و چۆقی پێدەگۆدرێت چییە نازانم لەو نەوەعانە بووە باوکی مەلای مزگەوتی گەورەی دەربەندی خان بووە هەموو هەفتەیەک دوعای لە بۆ سوپاکەی سەدام کردیا من ئەوە ناڵێم بڕۆم بپرسن لە خەڵکی دەربەندی خان دوای ئەوە پیاوی سەدام بوو دوای پارتی کردی ئەندام پەرلەمان و کۆموو کەسەکان کرد هەموو هەفتانە دوعای لە سەدام کردی ئەوەش کاکە حەقی خۆی مەلا مەزەر نییە باوچتی بەس مەلا مەزەر کابراکی شەلاتی زمان پی ئەوە بوو ینی نوکتەیان پێدەجێڕێشە پارتی ئیتیمامی پێدا دەوڵەمەند بوو مزگەوتی مەولانە خالیدیان لۆدانە مەولانە خالیدیان لۆدانە غرور گرتی ئێستا لەگەر ئیخوانەکان لەگە تورکەکان تەنسیقی هەیە زدی میلەتەکەی خۆی من بەرپرسم لەوە پارتی ئیهمالی کردیە برادەران لەبەر ئەوەی کاکە بوویتە سرف ئایدی ئیخوانەکان یعنی لە پارتی دەرچووە بە سای پارتی دەوڵەمەند بوو لە پارتی دەرچوو ئێستاکە بەگەت تورک و ئەحمەد شەرع و لەگە ئەوانەیە ئەوەی دیدارەکەی لەو بوار هەیە بڕۆ بخینەوە بە ئاشکرا ئەوە هیچ کەمتر نییە لە مەلایخەتێ کاچ خۆم ئەڵێ یعنی یەک سەرنج بدەم کاکە حەلەب 15 ساڵە کوردەوەی دەکەی لەبەر ئەوەی هێزێکی حکومی مەدەنی لێ نییە پڕی تیرۆریستە ئێتو ئەگەو هێزە نەبووە کورد کۆمەڵ کوژ دەکرا لەو شوێنەی و ئێستاش کورد لەوێ ئەوە لەوێن دەرنەمایە بە ناو حکوومەتە دەبینی ناو حکوومەتی ئەحمەد شەرعچیە ڕیشی ئەوەندەیە هەندیکاپە هەیە تەواو نییە سوپای هەیە بە ئەڵڵاهو ئەکبەر خەڵک دەکوژن ئەوە سیفەتی دەوڵەتی چێ ئەوە داعشەشی سەردەمە
یعنی تۆ کورد کوولە بۆوانە بەجیدێلی یعنی جوانترین شتیان ئەوە بوو لەو 15 ساڵە کوردیان لە کۆمەڵکوژی ئەڵێ چوونە لەوێن دەر چ بکەن یعنی ئەوە دەوڵەتێکی یاسایی نییە لە فترەی سووریا نییە بریم هەتا بڵێ منطقی زیاترە بێ بە هەر حاڵ یعنی بە ئاشکرا ئەوانە بەشێک لەو مەلانە کەمینەیەکی زۆر کەمن مەلا مەزەر یەکێک لەو دەگمەنانەیە ئەگەنە مەلاکانی کوردستان مووقفیان زۆری زابی بۆ ئەوجارێ جێگای دەستخۆشین من بۆ خۆم بە مناڵێن ئەنگۆ دژی دینی چەند پۆستی بە ئەو مەلایانم بڵاو کردەوە کاکە ئەمە دژ نین ئەمە دژی ئەو تەوەجوهە خیانەت کارانەین کە ئێتیمان بە قەزەی کورد نادا قەزەی کورد لە بۆما ئەولەویەتە یعنی ئەوە دەبینن قەسەدا کورد ئەو هەموو دەعمەی تورکمان عەرەب دەکاتن بە نمونە ئێکاکە لێی هەڵدەگەڕێنەوە ئەمە قوڕی چێ بەسەری خۆ بکەن هەموو شکستەکانی کورد لە خیانەتی ئەو عەشیرت ئەوە نابی ڕاستیزم بین بەس هەموو خیانەتانەی کورد شکستانەی تووشی دەبی لە ئەنجامی بەشی هەرە گەورەی ئەوەی خیانەتی ئەو نەتەوانێت کێیەکە لە ناو سوپاکەینا یان لێی هەڵدەگەڵ لە جەلەولا ویان کرد لە منبەت ویان کرد لەوەش ویان کرد یعنی لە هەر سێکان ئێمە ینی بەجددیم لەگەڵ برادران ڕۆژاوە قسەم کرد گوتی کاکە 160 ئەوانن کورد فاسڵەیە ئێلێ دێرە زۆر نییە لە ڕقە نییە کورە لە کورد فاسلێک دروست کرا ینی ئەوە خطەی بەعز بوو لە 63 یعنی منتیقەی کوردیان وەکو برەی هەولێر یعنی لە جەبەل حەمرین لە ناوەڕاستی جەبەل حەمرین و هەرێمی کوردستان یەک شریتی حدودی گەورە تەعریبی کورد هەیە هاوڕێیان ئەوەیان دروست کردیە کوردیان تاجیل کردیا حزبی بەعس لە شێستەکانەوە کورد ئەوە دەکا یعنی قورسە ئەمە هەندێک دروشم دەدەین بەس کاکە دروشمدان و پێشنیازدان زۆر جودا لەگە ئەمریواقە بەهەرحاڵ یعنی وەکو سەرز بدەن ئەلحەق مەلاکانی کوردستان ئەو جارەی زۆر مووقفیان جوان و مەبدەئی بوون جگە لە مەلا مەزهەر نەبی خائین کە منەوە دەڵێم لەبەرەوەی دەورێکی خیانەت کارانە دەبینی و ئەمن لە ژیانم سەرۆک سندیکات جوونی پێدامە گوتە بێژی حکومەت جوونی پێدامە مەحافزی متەسەڕفی ئەو لێرە جوونی پێدامە فاخیر حەریری فاخیر نازەم حەریری جوونی پێدام بە خۆتان زانن جوابی کەسم نەدایتەوە من شتێک بڵاو ناکەمەوە پەیامی تێدا نەبی جوانیەک مەمدەعەک خەڵکێک شتێکی باش بڵاو کاتەوە بە قوربان خۆمە خەڵک ئەمن گەورەترین کێشەم لەگە یەکێک لەوان لەگە پارتی هەیە هەرچی جوێندەری ناو سۆسیال میدیایە پارتی دەعمیان دەکا کاکە کۆمەلگایەکی جوێندەر دەرچووە کۆمەلگایەکی بێئەدەب دەرچووە جوێن بە دایک و خوشکت دەدا بە زمانێکی زبر ئەبێ ئەمە زۆرە مەلا بڕوا بکە جوێنی وا زبر دەدا پێم ئەیبە بڵاو بکەمەوە بەهەرحاڵ بچینە سەر حەلەب دای ئەوە دەچینە سەر خاڵی تر بەڕاست مەلا مەزهەر لە سوودان خوێندیتی ئەو دکتۆر مەلا مەزهەر لە سوودان خوێندیتی و ماجستێرەکە هیچی علمی نییە ئەوە ئەخوانەکان هەمویان دەنێرنە سوودان لە سوودان ماجستێر و دکتۆرا وەردەگرن کە هیچ تێدا نیە هەر هیچ تێدا نیە لە سوودان دکتۆراکەی وەرگرتیە و هاتیتەوە ئێستا ڕکلام و ئەردۆغان و عوسمانیەکان ئەوەن دەکە بە جددی ئەوە خائین نەبی چ خائینە نازانم ئێمە بەس ئێلە دەبی جاشبی فەوجی هەبیان ئەوانە هەندێ نووسەر هەندێ ئەدیب هەندێ لەو ڕۆ هەموو کوردیەکە هەموو کورد یەکە بەس ببینن یعنی پارتی یەکێتی شوعی ئیسلامیەکان بەشەشیان لە مەلاکان هەموو یەک بوو تەنیا تەیارێکی ئیخوانی تەیارێک بەشەشیان دژی ئەو قەزیە بوون مەجموعەیەکی زۆر کەمن یعنی شتێکی زۆر دڵخۆشکەر بوو ئەو جارە یەکەم جارە ڕەنگی لە دوای کۆبانی کورد یەک ڕیز بوو ئێشتەکی جوان بوو کاکە بە هەر سەرنجێکە بێ لە سەر پارتی لە سەیەکێتی هەمانە بەس شتێکی خراپ نەبوو ینی لۆ کۆمەلگای دەر لۆ تەمویلی کوردی هەر چار پارچە یەک بوو هاوسۆز بوو تەنیا ئەو چەند مەلایە و تەیارەکی کەم لە ئیسلامیەکان بە تایبەتی خوانیەکان بە ئاشکا دژی شۆرشی ڕۆژ ئەوان ئەو ڕۆژ نین لۆ لەبەر ئەوەی جاشی ئەردۆغانە